ڕای بەڕێستان چییە لەسەر ئیش و کارەکانی مەلاعەلی کەڵاک بە ناوی طب النەبەوی دەیکات؟ ئایا دروستە کەسێک نەخۆشیان هەبێت بچن بۆ لای بۆ چارەسەر؟ لەسەرەتا داواکارم لە خوای پەروەردگار هیدایەتی ئەو برایە بدات بیهێنێتەوە هۆش خۆی و دەست لەم کارە هەڵبگرێت، چونکە ئەوەی کە بە ناوی طب النەبەویەوە دەیکات ئەوە طبی عەلیە، طبی عەلی کەڵەچێنێک طبی نەبەوی بێت. بەڕاستی هیچ کاتێک دەسڕە خواردن و کلێنس خواردن هەر لە سەردەمی پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام، یا میز خواردنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ بەسەر تەنیشت دوو گۆڕداڕۆیش فەرمی ئینەهوما لەیعەذەبان، فەرمی ئەمانە عەذاب دەدرێن. یەکێک لەوانە بەهۆی میزەوە کان لا يستنزه من البول، خۆی بە پاک ڕانە دەگەر لە میز، ئێستا کردی بە شیفا مەلاعەلی، خوا هیدایەتی بدا. بۆیە وەڵڵا من بە جائیزی نازانم کەس بچێ بۆ لای و نصیحەتیشم بۆ ئەوەیە کە بگەڕێتەوە هۆش خۆی واز بێنێت، واش نەزانێ ئێمە لەگەڵ طبی نەبەوی نین. وەڵا هەر شتێک کە خۆ پێغەمبەری خوا فەرموو بێتی عەلەیهی سەڵات وسەلام لەسەر سەرمانە، بەڵام وەکو وتم بەخوا پێغەمبەری خوا دەفەرمێ بە پاگڕانەگرتن لە میز سەبەبی عەزابی قەبرە، قەت نەیفەرموو وەڵاوە شیفایە و بیخۆیتەوەوە چارەسەر دەبێت. شتەکەی هەڵگێڕاوەتەوە لە خەڵکی دەکاتە طبی نەبەوی. ئەمە ئیفتیڕایە بەدەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەدەم ئیسلامەوە، بە ناوی ئیسلامەوە کارێکی زۆر زۆر خراپ دەکرێت، جا خۆی بزانێ یا نەزانێت. ئەمە تیجارەتە بە دینی خوا، ناشیرینکردنی دینی خوایە، سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. هیچ کاتێک خوای گەورە لەگەڵ ئەم بەزمەنیە براکانم. ئەو جارە ئەو کەسانێک کە نەخۆشن براکەم خوای گەورە دەفەرمێ وئیذا مەرضت فەهوە یەشفین. ئیبراهیم کە لە ئیبراهیم و بمان دەجێڕێتەوە، ئینسانی موسڵمان دەبێ وا بێ بزانێ شافی خوایە، ئەسباب بەکار بێنە. ئەسباب کامێ؟ ئاوی زمزم شیفایە، هیچ پەیوەندی نەبە مەلا عەبدولەتیفەوە نەبە مەلا عەلیەوەیە، ئاوی زمزم خۆی شیفایە، بیخۆ بەو نیەتە ئینشاء الله و لە خوا بپاڕێەوە. ئەوجا عەجوەی مەدینە هۆکارە بۆ پاراستن لە سحر و لە ژەهر و هەروەها هەنجوین. خوای گەورە دەفەرمێ شیفای تێدایە، قورئان شیفایە. ئەو شیفاەکان پێویستی بە من ناکە و بە تۆش ناکە کاکە. بە خەڵک تەوعیەکەین و خەڵک وشیارکەینەوە، ئەم شتانە بەکار بێنن، زیکرەکان بخوێنن، کۆمەڵی دوعا و ڕوقیەی شەرعی هەیە بیخوێنە بۆ خۆت، بۆ ئەوەی کە خۆت محەسەنکەی، خۆت بپارێزیت. ئەمە عیلاجە براکەم. ئەمما خەڵکی نەوەرنە لای من هەموو نەخۆشیەک بە ئیزنی خوا چاچی دەکەم، بەو کەلیمەیە فێڵە خەڵک دەکەن بە ئیزنی خوا. ئێ باش مادام بە ئیزنی خوا تۆمان بۆ چییە؟ یعنی چی؟ ئیلا ئیزنی خوا لای تۆیە؟ لای تۆیە کەس نییە لە هەموو عالەمدا دەڵێ شتی وانە یەک طب النەبەوی هەیەویش لە کەڵک، لە هەموو عالەمدا نییە ئیلا لە کەڵک طب النەبەوی هەیە. کەی طب النەبەوی بۆ خاتر خوا؟ ئەوجا تۆ بۆ ناڵێ کاکە شیفا لای خوایە، رب العالمینی، ڕەبی هەموو عالەمینە، خۆ ڕەبی من و تۆ نییە. کوڕە ڕەبی کافریشە، پەروەردگاری کافریشە، پەروەردگاری کافرە، کافر داوا لە خۆ بکە خوا وەڵامی دەداتەوە. ئەمە یجیب المضطر إذا دعاه ويكشف السوء. شەیطان لە خوا پاڕایە، خوا دوعاکەی قبوڵ کرد. ربي أنظرني إلى يوم يبعثون، فأنظرني إلى يوم يبعثون. مۆڵەتم دێت تا ڕۆژی قیامەت، خوا گەورە مۆڵەتی دا، دوعاکەی قبوڵ کرد. بۆیە ئینسان خۆی متمانەی بە وعدەکەی خوا بێت و خۆی لە خوا بپاڕێتەوە کە محتاجی شتێکی کە نەخۆشی فێر بە، بڕۆ لای مامۆستایەک فێرت کات چۆن دوعای شیفا بۆ خۆت بکەیت و پێشت بڵێ چی بەکار بێنە. ئەمما من وا بزانم خودی فڵانە شەخص سەبەبی شیفایە و هۆکاری شیفایە و شیفا لای ئەو شتانە ئەسڵ و ئەساسی نییە براکانم، با پێی نەخەڵەتین. ئەو جارە هێنانی بۆ سەر شاشە و بکرێ بە مەهزەلەیەک و گاڵتەجاڕیەک و خەڵکی جواب بزانێمە دینەکەی خواوە، چونکە سێ سنف هەیە لەوانەی کە سەیری ئەم قەزیە دەکەن. سنفێکی دژە دینە، ئەوە دەخۆزێتەوە بۆ گاڵتەکردن بە دین. سەیری کەمە ئیسلامەکەی ئێوەیە میز خواردنەوە کە پیسە شیفا بێت و کلێنس خواردن شیفا بێت و بێدینەکان و دڵ نەخۆشەکان دەیکەنە گاڵتەجاری بە ئیسلام. سنفی دووەم ساویلکە و تێنەگەیشت و دوور نەزانەکان، ئەوانەش معجب دەبێت. والله کاکە زۆر مهمە، یعنی من بچم کلێنسم بداتێ بەس دەبێت ئەو بیداتێت، ئەو تەوسیەت کە 125 کیلۆ بووم دوای ناو قەدم ئاوای لێ دێتەوە، وەڵا دەچێت. ئەوە ئینسانی ساویلکە، پیرێژنەش گەنج دەکاتەوە، نانێ پیرێژن نەمێنە نەچێت، ئیلا ئەوەی کە ئینشاءڵڵا ساویلکە نەبێت، ساویلکە بێت دەچێت، دەنە ساویلکە نەبێت ناچێت. صنفی سێم ئەو کەسێک کە عاقڵ بێت، لە دینی خوا شارەزا بێت، بە پەرۆش بێ بۆ دینەکە،
ئێمە کەشتێکی وا دەبیستین بەداخەوە دەڵێن پێمان ناخۆشە وەڵڵا نەک بڵێ ماشا ئەڵڵا چۆن شتی وا هەیە کاکە وەڵڵا ئەسڵ وەساسی نییە شتە چییە ئەم شتانە نییە ئەو جارە کە تۆ ئەو دیعایە گەورە دەکەی دەی باشەوە نەخۆشیان بۆی نەچاکیەوە نەوەڵا دەبێ بە ڕۆژوو بن ئەی باشە بۆ ناڵەی تەنها ڕۆژانی دووشەممە و پێنجشەممە من نەخۆش استقبال دەکەم خۆ تۆ هەموو ڕۆژێک دەکەی خۆم ڕۆژێ بە ڕۆژوونی کە بژڕێ هەموو ڕۆژێ بە ڕۆژون دیسان مخالفەیەکی ترت کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام نەهی کردووە لەوەی کە تۆ هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بی ئەجا بۆ بە خەڵک ناڵێ خۆتان بە ڕۆژوو بن دوعاتا قبوڵ دەبێت لە خوا پاڕێنەوە بۆیە من نەسیحەتم بۆی ئەوەیەکە ئەگەر مەبەستی شوهڕەت و ناو دەرکردنە بەوە بە خراپ ناوی دەرکردووە با تۆبە بکات ئەگەر مەبەستی تیجارەتکردنە دیسان خەتەرە تیجارەت با بە دینی خوا و بە طب نەبەویەوە نەکرێت کیلۆیەک هەنجوین 30,000 بێت تۆ بڵێ وەڵا 100,000 ڕۆژکە بنازانم بە چەند بێ بچی لە دوکانی براکەت بۆەوەندە بێ خوا هیدایەتتدا براکەم خوا هیدایەتتان دەواز لەم کارە بێنن بۆ ئەوی هیچی تر دینی خوا ناشیرن نەبێت هیچی تر دینی خوا ناشیرن نەبێت ئەوجا ئەو تەواضع خۆ بەکەم گرتنەی تەواضع صفەتێکی باشە صفەتێکی باشە بەڵام تەواضعت بۆ حەق هەبێ تەواضعت بۆ حەق هەبێ ئەوەی تۆ لێکی حەق نییە بگەڕێەوە بۆ حەق باشترە لەوەی کە تۆ بە حساب خۆت بەکەم نیشان بدەیت بەڵام لە حەقیقەتیشدا وانییە لە حەقەتدا وا خۆت بە گەورە نیشان دەدەیت کە کەس لە عالەمی ئیسلامیدا لە عالەمدا بەگشتی ئیزنی خوا بۆ شیفای کەس نییە لای تۆ نەبێت طب نەبی لای تۆ ئەمە کەی خۆ بەکەم دەزانیت تۆ خۆت ئەوەندە بە گەورە زانیوە کە کەس ئیدعای ئەوەی نەکردووە کە تۆ دەیکەیت والله پێغەمبەری خوا ئیدعای ئەوەی نەکردووە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا ئیدعای ئەوەی نەکردووە برا پێغەمبەری خوا بۆ خۆی کە سەری دێشە بەقەدەر دوو کەس ئازاری هەبوو سەڵات وسەلامی خوا لەسەر بێت بەقەدەر دوو کەس نەگوڵم هیچ نییە هەمووی چا دەکەم چی چا دەکەیت تۆ چی چاچکی بۆیە باواز لەم بەزمە بێنێت ئەوجا مش حەزمان لە ناو زەڕاندنی کەس نییە باسی کەین بەڵام چونکە بە ناوی طب نەبەویەوە باسی دەکا بە ناوی دینی خوا و سنەتی پێغەمبەرەوە باسی دەکا عەلەیهی سەڵام وسەلام ناچارین کە ئێمەش بە ئاشکرا باسی کەین و بە موسڵمانان بڵێن وریابن بەو شتە مەخەڵەتێن کارێکی باش نییە كم سنة شي بهذا العكاز؟ ليك سالة ابو درم بس لا تخافي هسه تمشي باذن الله وين اهلكم اختي؟ احنا في النبي الرواية هذا وين سارة انت شما اخش كما سديت سالة بك ان شاء الله اخوي ولا شفاردني ان شاء الله تيجي بس هيك مسافة لا تخافي اختي لا تخافي انهضي انهضي اختي لا تخافي انهضي سارة تصبحي اخوي دروا امشي باذن الله تعالى ما في خذ برو يلا لا تخافي يا صلاة يا دنسة في غمري اللهم صل على محمد اول بس عيش ابوها ولا اصل اول مرة تمشي شيء ما تقدر تمشي ارفع راسك اول شيء يستاهل اول شيء عندي قرآن اختي شو اسمك؟ سهيلة خان انت بديانة مسيحية على راسنا مسيحي ماكو فرق بين المسلمين والمسيحيين تعال ما من هنا والله في كاك شاكر خوش هيك كاك محمد اوكا او جوابك لو دوني ماما صعب الذي ورا يريش كذا سنه من لقى ماما صعب الواحدي كوم الاسلامي لقى ماما استعمل مزر هم يشاكر هم قدر يميا زادكم او قران في ذا هذا القران او ساري اما نقول لكم نازل بس نقول بقرص القران السنه اما تكمنا بنت كذا كانوا صعب اللطيف يا مريز مي خوش ندوي ما مسا مزرب خوش دي ما مسا عبد الواحد خوش دي كوم الاسلامي دكتور عبد اللطيف قسما موجودين وقلا انت فيسبوك بلاين كتو قدني عذابي خوش تاندي همتان زرج من ما مستاينا بس تخوا غيبت يك مكان بس با ما الاخوان ما مسا عبد اللطيف داچ هاي تيرا خوش هاي تيرا بريتا علاج يميان كرديا هميان خوش دي عيب نسر كنالي اوش قاري هرج دك سر من هم يرشناكم سريت كتو بياو شفاج خدمت زور كرديا بس كاردي رقم ما بياوي سعوديا وما بتياوي علماني كزمك ولي ام بيخوت زكلا في غمر اخوي صلى الله عليه وسلم والسلام عليكم ورحمه الله وقت تعالوا شيء ابش مسيحي شاك بو بيزدق وهذا مسيحي كان ما يقدر يمشي مشى باذن الله والسلام عليكم ورحمه الله يلا بس هذا صفي غمري اللهم صل على سيدنا العزه وين اخوان تعال ماما اول مره تجي اول مره تعال ماما شوف هذا شوف ماما مسيحيه ما في فرق بين المسلم والمسيحي احنا كلنا اخوان اختي دي فرحانه ابدا تخاف يا رجال وين عليكم ورحمه الله وبركاته المسيح باذن الله حكم الاسلام ان شاء الله ان شاء الله